دۆزینەوەی نەوت ژیانی لەم گوندە بە تەواوەتی گۆڕی بە شێوەیەک پێشتر بژێوی دانیشتوانی ئەم گوندە لەسەر ئاژەڵداری و کشتتوکاڵ بوو، بەڵام ئێستا زۆربەی دانیشتوانەکەی بوونەتە کارمەند لە کۆمپانیا نەوتیەکاندا. گوندی حەسیرەی سەربەناحی سەرقەڵای گەرمیان کە ماوەی زیاتر لە 10 ساڵە نەوت لە گوندەکەدا دۆزراوەتەوە لە 71 ماڵ پێک دێن کە هەر ماڵە و کەسێکیان کارمەندی کۆمپانیای نەوتە. جارانی پێشووی بژێوی ئاوایی لەسەر ئاژەڵداری و فەلاحەت و کشت و کاڵ و گەنم و جۆ بە ئیستا لەخوا بەجای ئەم کۆمپانیا دەست سنوورەکەمان ئیشەکە هەمووی کەم ماڵی نێکشی ئیشەکە ماڵی مۆکە کەسی نێ ئیشنەکە ئەوەیژی هەیە ئیشی نیە سیارێکمان بۆ دانیا ئیشەکە لێرە. تا ئێستا لە سنووری ناحیەی سەرقەڵای گەرمیان 3 بیری نەوت لێ دراوە و ڕۆژانە نەوتیان لێ بەرهەم دەهێنرێ کە کۆمپانیای گازپرۆمی ڕووسی کار لەو بیرانەدا دەکات. بەرهەمی ڕۆژانەی 3 بیرە نەوتەکەی ناحیەی سەرقەڵا دەگاتە 170 تانکەر نەوت لە ڕۆژێکدا و چاوەڕوانی بەرزبوونەوەشی لێ دەکرێت. ڕێژەی بەرهەمێنان کە بڵێن پلە بەرزەکە گەیشتە 170 تەنکەر، بەڵام ئێستا بە معدەلی بووەتە 130 تەنکەر لەبەر ئەوەی قەرارە کۆمپانیای ئەگریکۆ بێ وێزگەیەکی کارەبا دانا بۆی سوود لە غازەکەی وەربگیرێ و کێشەی ژینگەش دووکەڵەکەی کە کێشەی بۆ ژینگەی سنوورەکە دروستکرێ ئەو کێشەیەش نەمێن. ڕۆژانە نەوتی گوندی حەسیرە بە تانکەر بەرەو سلێمانی دەبرێت و ڕێگەوبانەکانی قەرەباڵغ کردووە، بۆیە گەرنەوتی ئەو گوندە بۆ دانیشتوانەکەی مایی سوود و قازانج بێ ئەوە خەڵکی ناوچەکانی تری گەرمیان بە جۆرێکی تر قسەی لەبارەوە دەکەن. ئەو نەتێکە لە گەرمیان و دەریەن و ئەیبەن هیچ سوودی بۆ خەڵک نییە، تەنها زەرەر نەبێ. ڕێگەوبانەکانمانیان خراپ کردو پڕیان کردووە لە حادیسە و ناخۆشی خەڵکەکەی تەعین ناکەن. بەڕێوەبەری ناحیەی سەرقەڵاش جەخت لەسەرەوە دەکاتەوە کە وێزگەیەکی گەورەی کارەبا لە غازی نەوتی حەسیرە بنیاد دەنرێ. گەری هەیە گەرمیان ببێتە ناوچەیەکی گەورەی پیشەسازی هەم لە ڕووی نەوتی هەم لە ڕووی گازەوە، لەبەرەوە بۆ نمونە تۆ کۆمپانیا ئەگەر بزان لێرە ئەستقرار هەیە و حکوومەت و خەڵکوانە ئاسانکاریان بۆگە حتمما کۆمپانیەکانی وە بەرێنان ڕوو لە ناوچەکەکەن ئەو کاتە سنوورەکەژە بوژێتەوە بە مەرجە بە شێوازێک بێ لە خزمەتی خەڵکابێ. نیگەرانی گەرمیانیەکان لە بێبەشبوونیانە لە داهاتی نەوتی ناوچەکەیان لە کاتێکدا پاساوی حکوومەتیش ئەوەیە داهاتی ئەو نەوتە دەڕواتە نێو بوجەی هەرێم، بەڵام خەڵک لە ڕاستی ئەمە بەگومانن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.